ئەو کاتتان باش لە هەولێری پایتەختەوە. حەز دەکەم لێرەیە خوێندنەوەی خۆم پێشتر پێوە بکەم. علاقاتت هەنێمە یانان باشووری گەل پارتێتی علاقاتەکە براتێن سڵاتانە بێ بەرەزان خۆشحاڵم جارێکتر لەگەڵتانم بۆ وەرگرتنی سەرنجەکانتان و قسەکردن لەسەر تەورێکتری پرۆگرامەکەی خۆتان مایکی خەڵک. بەرەزان ئەمڕۆ باس لە هەڵبژاردننی داهاتوو دەکەین لە هەرێمی کوردستان و چی بکرێت بۆ ئەوەی ئەم هەڵبژاردنە بەبێ خەوش بەبێ کێشە بەبێ گرفت بەڕێوە بچێت لە کاتێکدا کە لە ئێستادا زۆربەی مشتمڕ و گەژێ سیاسەکان سەبارەت بە هەڵبژاردنن لەگەڵ ئەوەی کە پرۆژەی دەستوری هەرێمی کوردستانێکێکە لە پرسەگەکان. بەڵام بەڕێزان لە ئێستادا ئەو قسانی کە دەکرێن و ئەو ڕەخنانەی کە دەگیرێن لایەن لایەنەکانی ئۆپۆزیسیۆن و هەندێک لایەنی تر لە هەرێمی کوردستان سەبارەت بەوەیە کە باس لە بوونی ژمارەیەکی زۆر لە دەنگدەران دەکرێت لەم هەڵبژاردنەی هەرێمی کوردستاندا و زیادبوونی ژماری دەنگدەران. ئەمە یەکێکە لەو پرسانەی کە هەندێک گومانی خستۆتە سەر هەڵبژاردن لەلایەن هەندێک لە لایەنەکانەوە. بەڵام لە کاتێکدا کە وەک ئاماژەمان پێدا پرۆژەی دەستور پرسێکی گەرمی ئێستا هەرێمی کوردستانە، ئەمە شێکی ترە لەو پرسانەی کە بۆتە کێشەیەک تا ڕادەیەک و بۆتە بابەتی گەرمی هەواڵی سەرجەم دەستگاکانی ڕاگەاندن. بەرەزان لەگەڵ ئەوەی لە ئێستادا تازەکردنەوەی تۆماری دەنگدەران لە هەرێمی کوردستاندا لە هەرسێ پارێزگاکە دەستی پێکردووە تاوەکو 4 تەموزی داهاتووش بەردەوام دەبێت. لایەنەکانی ئۆپۆزیسیۆن دەڵێن بەهۆی ئەو گومانانەی کە دەکرێت لە زیادبوونی ناوی دەنگدەران لە پارێزگای هەولێر و دهۆک بەوردی چاودێری پرۆسەکە دەکەن. لەسەر ئەو پرسەش پێشتر جێگیری سەرۆکی پەرلەمانی کوردستان نامەیەکی ڕەوانی کۆمسیۆنی باڵا کردووە بەڕێوەبەری گشتی دەستەی هەڵبژاردنەکانی هەرێمیش دەڵێت لە ئێستادا نامەکە لە کۆمسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق لە ژێر لێکۆڵینەوەدایە. واتە ئەم پرسە تا ئێستا ئەنجامی کۆتایی سەبارەت بەم پرسە یەکلایی نەکراوەتەوە لە کاتێکدا کە ژمارەیەکی زۆر لە پەرلەمانتەران کە 39 پەرلەمانتەرن لە پەرلەمانی کوردستان داوای پێکهێنانی لیژنەیەکیان کرد لە نێو پەرلەمانی کوردستاندا بۆ بەدواداچوونی زیاتر سەبارەت بەم پرسە کە زیادبوونی ڕێژەی دەنگدەرانە لە پارێزگای هەولێر و دهۆک و ئەمەش وەک خۆیان دەڵێن ئەمە گومانێکی گەورەی خستۆتە سەر ئەنجامی هەڵبژاردنەکانی داهاتوو. کەواتە بەرەزان لەگەڵ ئەوەی کە ئەم هەڵبژاردنە وەک هەندێک لایەنەکان خۆیان وەکو پرۆپاگەندە بێت یان وەکو وەڵامدانەوە بێت، باس لەوە دەکەن کە ڕێژەکان لەم هەڵبژاردنەدا دەگۆڕێت بە شێوەیە کە ئۆپۆزیسیۆن باس لەوە دەکات کە لە ئێستادا چاوی لە دەسەڵاتە لە بەرامبەردا لایەنەکانی دەسەڵات یاخود فەرمانڕەوا بە شێوەیەک باسی هەڵبژاردن دەکەن کە کورسیەکان مەسۆگەر کراون بۆ لایەنەکانی دەسەڵات. بەڵام ئەم لێدوانانە هەندێک جار توندی لێکەوتۆتەوە، هەندێک جار وەڵامی توندی بۆ دراوە لە بەرامبەر ئەوەی کە هەندێک وای دەبینن کە باسکردن لە هەڵبژاردن لە ئێستادا دەچێتە چوارچێوەی بانگەشەی هەڵبژاردنەوە کە وەک خۆیان دەڵێن و ڕخنەی لێدەگرن. یەکێتری نیشتیمانی کوردستان لە لایەکی ترەوە سەبارەت بە پرسی دەستور وەک ئاماژەمان پێدا کە پرسێکی گرنگی ئێستای شەقامی کوردیە پشتیوانی خۆی بۆ پەیامەکەی مەسعود بارزانی سەرۆکی هەرێمی کوردستان لەبارەی پرۆژەی دەستورەوە ڕاگەیاند کە دوێنێ خستێ ڕووە ئازاد جندیانی و تۆبێژی یەکێتی نیشتیمانی کوردستان سەبارەت بە پەیامەکەی سەرۆکی هەرێم لەسەر پرۆژەی دەستور بە ماڵپەڕی مەڵبەندی سلێمانی حزبەکەی ڕاگەیاند کە ئەو هەنگاوی سەرۆکی هەرێم دەبێتە هۆی ئەوەی هەموو لایەنەکان لەسەر مەسلەی دەستور لە ڕێگەی گفتوگۆ بگەنە دۆزینەوەی ڕێگەچاری گونجاو. ئەمە بمانەوێت نەمانەوێت تا ڕادێکی زۆر پەیوەندی بە هەڵبژاردنەوە هەیە خۆ پەیوەندی بە بەڕێوەچوونی هەڵبژاردنەوە هەیە لەبەر ئەوەی پرسی کاندیدکردنی یاخود هەڵبژاردننی سەرۆکی هەرێمی کوردستان بەڕادەیەکی زۆر پەیوەندی بە پرۆژەی دەستوری هەرێمی کوردستانەوە هەیە کە تا ئێستاش نەگەشتونەتە ئەنجامێکی کۆتایی واتە لایەنە سیاسیەکان. بەڕێزان سەبارەت بە هەڵبژاردننی داهاتووی هەرێمی کوردستان چی بکرێت بۆ ئەوەی بەبێ خەوش بەبێ کێشە ئەنجام بدرێت لە کاتێکدا کە ئەم هەموو گرژیە سیاسیانی ئێستا هەیە ئەگەر ناویشی نەدەین گرژی بەڵام بە جۆرێک لە جۆرەکان لە ئێستادا کێشەیەکی سیاسی هەیە کە تا ئێستا نەتوانراوە چارەسەر بکرا و هەموو لایەنەکان بە لایەنەکانی دەسەڵات و ئۆپۆزیسیۆنیشەوە نەگەشتونەتە ئەنجامێکی کۆتایی سەبارەت بە هەندێک پرسی پەیوەست بە هەڵبژاردننی داهاتووی هەرێمی کوردستان. لەسەر تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک بەناونیشانی facebook.com/naliatv ڕاوتێبین و سەرنجەکانی خۆتان بنێن، هەروەها بێگومان دەتوانن لە ڕێگەی ڤیدیۆ سکایپ بۆ بەشداری بکەن لە پرۆگرامەکەی خۆتان مایکی خەڵک. وڵێ کەم پەیوەندیمان
باخەوان لە سلێمانیەوە سڵاو لێ بێفەرموو. سلااو لە خۆش. زۆر سپاس کاک باخەوان. وەڵام من پێما بەجددیە بێ چی بکرێت یعنی من پێما بێ سەرەتا بەڕاستی ئەوە بکرێت کە چاودێرانی نێودەوڵەتی و ئەو ڕێکخراوانێکی تایبەتی بە هەڵبژاردنەوە بەڕاستی نێودەوڵەتی لەوانەیە خۆمان خاوەنی ئەوەندە ڕێکخراوەی کۆمەلگەی مەدونیانە نەبین بەجددیە بێداوا بکرێوانە بێن بەشدار بن لەو پرۆسێت لاینچنێک کۆمەڵک تەزویرات بکرێەوە لایەنەکانی ئۆپۆزیسیۆن بەگشتی ئەبێ ڕێگا زۆر دێنە سەرخەتەوەی ڕێگا لە تەزوید بگیرێت چونکە ئێمە ئەزمونێتمانەیە بەڕاستی هەموو ساڵێک بابلن هەڵبژاردنەکەی کۆمەڵی تەزویرەکە لەبەرەوە یەک دقەیە ئەمە قسە بکەم سێم کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی عێراق کۆمیسیۆنێکی سەربەخۆنیە بەڕاستی ئەوە لە ڕابردوو هەموومان بینیمانە بەجددی یانیەتانی کە ئەو کۆمیسیۆنە با بڵێن سەربەخۆی خۆی لەدەست داوە یعنی بۆ ئەبێ فشارێکی زۆرتر بکرێتە سەر کۆمیسیۆنی هەڵبژاردنەکان بۆ ئەوەی با بڵێن سەربەخۆی خۆی زیاتر لەدەست نەیە ئەگەر چوارەم خاڵ من پێما زۆر بەجددی لایەنەکانی زۆر سپاس بۆ پەیوەندەکەت بەڵێ بەرەزان تا ئێستا بە پێی لێدوانی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکان ناوی 39 قوارە بۆ هەڵبژاردنەکە تۆمار کراوە و تا ئێستا هیچ هاوپەیمانیتیەک تۆمار نەکراوە لە نێوان لایەنە سیاسیەکان بۆ هەڵبژاردننی داهاتووی هەرێمی کوردستان لەو بارەیەوە هەندرێن محەممەد بەرپرسی کۆمیسیۆنی باڵای سەربەخۆی هەڵبژاردنەکانی عێراق لە هەولێر بە NRT ڕاگەیان کە 39 قوارەی سیاسی ناوی خۆیان بۆ هەڵبژاردننی داهاتووی پەرلەمانی کوردستان تۆمار کردووە و پەسەند کراون وتیشی لە ڕۆژی دەی ئەم مانگەوە وادەی تۆمارکردنی ناوی قوارە سیاسەکان کۆتایی دێت. بەڵێ ئازاد لەگەڵماندایە لە زاخۆ سڵاو لێ بێ کاک ئازاد فەرموو. دەم باش کاک ئازاد سڵاو لێ بێ فەرموو. بەڵێ برپس داخوازم همشه که کمیسیا بالا در صلاة کردی دنگی وهمی که حالی کنیزی اف نابت حنی من دنگی گرگ بوشه افوزان اف دنگی حنی صبای دنگ دانا گشتی لعراق دا اف نابت حنی دبو هریما کردی باش بو عراق دا یا نما بس بو کردی تندانا بس بو پیگان سر گورانی یا دویدرا بسیار ما بو پیشوا بوی هنر بود مشکل همین گوران میشه کردستان آزادی کردن هیا وقتی آزادی کردستان ده حدث اگه بود چی کابرات که زاخو بس امضا که عبدالله وجدانی بید بس قطار سنوی امضای کان آزادی زاخو ده کان آزادی کردستان ده چه آزادی نه کردستان ده آزادی ابی دیکتاتوری آزادی اوا سید اکرمی بكثير ذا يوجد ضروري بده ضرب وجه طحين طماطي ابي ازادي كردستان في هذا معنى ازادي شيء ازادي مقابل مخدمنا بلا ازادي تبين ازادي شو ازادي ازادي نه وقتو تبي قطاري كردستان ذا بەڵێ کاک ئازاد سپاس بۆ پەیوەندەکەت سامان لە هەولێر و لەگەڵماندایە سڵاو لێ بێ کاک سامان خۆشیەم بەرنامەیە لێکەم ێوارەی هەموو لای وڵی کاک جینجان بەڕاستی ترازوی ئەم جارە ترازوی هەڵبژاردنەکان بە شێوەیەکی بەرچاوە گۆڕێ لەبەرەوەی جارەکەی تر ئەو تەزویراتەی لە هەولێر کرا جگە لە بە کۆسەر خەڵکیانە هێنا ئەوانەی کەوا لە سەر سوڵکەکان تەزویریانە کرد ئەوانەی کەوا بە زیادەوەیان نووسی تەزویریانە کرد بەڵام ئەم جارە من وەکو لایەنگرێکی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕاستە ینی چاودێری یەکێتیش لەسەر سوڵکەکانە هەیە نایە لە تەزویر کرێ بەڵام ئێمە وەکو یەکێتی سەود نادێنەوە بە پارتی ئەگەر سەرۆکی هەرێم هەر لە پارتی هەڵبژێرێتەوە سەود بۆ سەرۆکی هەرێمی کوردستان سەود دەدێنەوە بەدەستی گۆڕان بەڵام وەکو پەرلەمانتاران بە یەکێتی ئەدێنەوە بەڵام ئەم جارە تراوزی هێزە گۆڕێت پێم وایە ئەم جارە دەسەڵات دەکرێتە دەستەوە پۆستێنەوە بە شێوەیەکی لە سەد نەکوو چونکە خەڵکش کاکە تێگەشت هەموو شتێک تەزویرات تێگەشت هەموو شتێک تێگەشت پێم وایە تراوزی هێزە ئەم ترازۆ بە تەواوەتی بەلای ئۆپۆزیسیۆن ناشکێتەوە هیوادارم هەموو کەسێکش تەزویر نەکات و بە ڕاستگویانە حەقیقی خۆی چۆن سەود هەت باوە هەبێت و زۆر سپاس دەستخۆشی بەردابەکەش لێکم. زۆر سپاس کاک سامان لەو بارەیەوە لە سەتۆری کۆمەڵاتی فەیسبوک ڕەوەند شەفیق نووسیوێتی پێویستە چاودێری نێودەوڵەتی زیاد بکرێت و هەروەها واتە چاودێری نێودەوڵەتی هەروەها خەڵکی هەموو بچن بۆ تۆمارکردنی دەنگەکانیان خۆ دەنگ بدەن چونکە نەچوونی ژمارەیەکی زۆر دەنگدەر بۆ سەر سندوقەکان هەلی تەزویر و ساختەکاری زیاد دەکات. هۆشمەند لەگەڵماندایە لە سلێمانیەوە سڵاو لێ بێ کاک هۆشمەند فەرموو. ئەلو سڵاو لە جەنابەت باشی برا. زۆر سپاس دەکەین کاک هۆشمەند. من دەتوانی ڕێی و برادرانە کۆمەڵەشت لە ئەرزی واقعا ئەیستەلما و بەدی ئەەکەین منیش ئەمەلێکم باڵبژاردنەکانیەوە داوای دەکەم هەڵبژاردن نەکرێت هیچ لە مەسەلەکە ناگۆڕێت. ئەم حیزبانەی ئێمە بەتایبەت هەر حیزبی دەسەڵات داخۆی دەنگەن ڕازەکان ڕازی بکەن لێ سەرکردەکانیان لە دوانی ئاگرینە دەن بەریەکەوتنی جەماوەرە دەن
يعني لە دوانەکانن وا پێشبینی ئەکرێکە شەڕی براکوشی دروست بێتەوە دیسان پێت وایە کا گۆشمەند ئەو لێدوانە ئاگرینانەی وەک خۆت ئەڵێ کاریگەریان دەبێت لەسەر هەڵبژارنەکان یاخود پرۆسی هەڵبژارنەکان؟ بەڵێ ئەو لێدوانانە ئەومان پێڵێن ئەگەر ئێمە دەریش نەچین هەر دەرئەچین ئەگەر ئێمە گۆڕانکاری بکەین هەر گۆڕانکاری ناکەین بۆ نمونە ئێستا من حەز ناکەم ناوی حیزبەکان بێنم ئەو حیزبانە کەوتونەتە یعنی داگیرکردنی مڵکی گشتی ئەیبەخشنەوە چ پۆست و چ دەمانچە و چ کۆمەڵی وەسایل کە بە خەڵکی ئەدەن و داوایەکەم یعنی بەریەکەوتن دروست نەبێت و هەڵبژاردن نەکرێت مەسەلەکەش ناگۆڕێت. سپاس بۆ کاگۆشمەند لە قەزای خەباتەوە کاک شیروان لەگەڵماندایە فەرموو کاک شیروان. الو کاتت با کاشمان باشی. زۆر سپاس دەکەم کاک شیروان فەرموو بەڵێ. بەڵێ دەستخۆشە بەڕێوەت لێ دەکەم سپاس دەکەم. تا شلون صدرت لقرارەکەت من يعني هەم پارێزەکان تەزویر دەکەیت ڕاستی لە دۆک لە هەولێر لە سلێمانی فلانی و فدراسیۆن فلانی دەسەڵاتی هەر هەمووان يعني تەزویر هەر دەکەن. ئەگەر دەتەوێت يعني زۆر شتەفا بێت يعني پەیمانێکە لە هەرێمی کوردستان يعني انتخاب تەزویر نەکرێ هەر هەموو تەزویر دەکرێ. پرسیارەکەم کاوشمانەوەیە کە داوات لێ دەکەم لە بەڕنامەکانی داوێت لەسەر پۆلی توازەی زانستی کە ئەوڕۆ ئیمتحان هەبوودیان تا 15 هەڵبژاردنە بەڵام تەناسی دەرەجە هەڵبژاردن بووانی بۆ درۆبەکە من ئەو شتە زۆر ناخۆشە کە دەبێت تا 15 هەڵبژاردن ئەوڕۆ چۆن ئیمتحان 30 دەرەجە هەڵبژاردن تەنها يعني 20 دەرەجە لە سەرفشت دوازدەی زۆری زۆر ناخۆشە بەڕاستی زۆر. سپاس بۆ کاک شیروان بەڕێزان پرسێکی تری پەیوەست بە هەڵبژاردنەوە کە تا ئێستا بەڵگەیەک نەخراوەتە ڕوو لەو بارەی بەڵام ماوەیەکە لە ڕاگەندەکانەوە باز دەکرێت ئەویش وەک دەوترێت هەندێک لە ئاوارەکانی ڕۆژئاوای کوردستان کە بەهۆی دۆخی نەلەباری وڵاتی سووریا و هاتوونە هەرێمی کوردستان باس لەو دەکرا کە ئەم کەسانە یاخود ئەم ئاوارانە ئەم کوردانە ناسنامەی عراقییان وەرگرتووە و ئەمە یەکێک لە گومانەکان بوو کە وەک ئاماژەمان پێدا وەک خۆی باسی دەکەین ئێمە کە ئەمە دەنگۆیەکە هەیە بەڵام تا ئێستا بەڵگەیەک نەخراوەتە ڕوو لەو بارەیەوە. هەر لەو بارەیەوە نازکجان لە دهۆکەوە سەبارەت بەم پرسە نووسیوێتی هەر ئێستا پلان هەیە بۆ تەزویرکردن لە دهۆک بە هەزاران کەس کوردی باکوور و کوردی ڕۆژئاوا جنسی عراقییان وەرگرتووە بە شێوەیەکی بێقانونی وەک خۆی نووسیوێتی. یاسین لەگەڵماندایە لە شارە زۆرەوە. سڵاو لێ بێ کاک یاسین فەرموو. سڵاو کاگە ئەم کاتێ باش. زۆر سپاس دەکەین هەموو کاتێکت باش کاک یاسین. دەستخۆشی و بەرنامە لێ یەکەم. زۆر سپاس. من بەڕای من وەکو شەخسی خۆم ئەوەنەی چ حکومەت چ دەسەڵات چ ئۆپۆزیسیۆن ئەوەنەی یەک تۆمەتبارەکەن لەسەرەوەی تەزویرە و شتی وایە ئەوەنە شەفافی لە بینی خۆیانە ڕاگرن بتوانن کۆمەڵێ چاودێری نێودەوڵەتی بێنە ناو پرۆسەکەەوەی پێویست ناکە یەک تۆمەتبارکەنەوە ئاوارەی سووریە و ئەمەکی ئێوەمانە دڵنیام چ ئۆپۆزیسیۆن و چ دەسەڵات هەرکیان لە هەڵبژاردن زۆرە ترسن هەرکیان لە هەڵبژاردن نەترسن بەتاکیدی من کەسێکی بێلایەنم ئەنا ئەوەنەی یەکتر تۆمەتبارەکەن لە ڕێی ڕاگەیاندنەکانەوە کە ئەیبینین ئەوەنە کار بۆ ناکەن کە هەڵبژاردنێکی شەفاف بگرێت لە هەرێمی کوردستان. ئەوەی کە من ئاگام لێیەتی ئاوارەی سووریتی هەر کەسێک چەند کەسێکی لە کوردستان ئایسا هەر ناتوانێت جنسێ دەرکات ناتوانێت تەسکەرێکی عێراقی دەرکات. کاک یاسین کاتی زیاتر دەدەینێ بۆ ئەوەی لەسەر ئەم پرسە قسە بکەین. کاک یاسین کاتی زیاتر دەدەینێ ئەم پرسە یاخود ئەم کێشەیە ماوەیەکی زۆرە باز دەکرێت بەڵام پێت وایە ئەگەر وایە بۆ تا ئێستا بەڵگەیەک نەبووە لەسەر ئەوەی کە ئەم کێشەیە ڕاستە یاخود پێدانی ناسنامە بەم کەسانە ڕاستە بۆ بەڵگە نەبووە گەر وایە نمونەیەکی بچووکم من بۆی ئەو پرسیارەکەم نەک لە بەرەوەی جەنابەت لایەنێک نیت جەنابەت هاوڵاتیەکی پەیوەندیەکی بەڵام خۆتەڵی من ئاگام لێیەتی بەڵام مەبەستم ئەوەیە بۆ تا ئێستا بەڵگەیەک نەبووە لەسەر ئەم کێشەیە. وەڵا بەتاکید یەکتر تۆماربارکردنە لەبەرەوەی کەسێک لە کەیسی ئەنفالا باوکی تیاچ بووە لەسەر باپیری تەسکەرەی دەرێناوە لە بەرنامەوە بینێمان کۆمەڵێک ئیش و کاری ناڕەحەتی توش بۆ تاتوانێتی تەسکەرەکەی بخاتەوە سەر باوکی خۆی سوودمەند نەبووە لە ئەوەی ئەنفالا لە کیمیاباران شتێکی بۆ بکرێەوە و کەسێکی جێماوی ئەنفال هەموو هەولێر و حاکم و دادگا دووجێ پارێزن لە ڕێی خوا ئیشەکەیان بۆ چاکردەوە بینیمان لە ڕێی بەرنامەکانەوە یعنی ئەم بەڵگانە زۆر دوورە لە ڕاستیەوە بەتاکید. بەڵێ سپاس بۆ کاک یاسین لە شارە زۆرەوە سپاس بۆ پەیوەندەکەت لە ڕێگەی ڤیدۆسکایپەوە کاک بارزان لەگەڵماندایە لە کەڵەکچیەوە. سڵاو لێ بێ کاک بارزان فەرموو.
السلام عليك كاك شوان دەستخۆشی ئەم تەوەرە جوانە جێ دەکەم. زۆر سپاس دەکەین کاک بازان فەرموو. بەڕاستی وەزەبات بۆ تەوەری ئێوە ئێمە میلەتی کورد پێویستە بەڵێ گوێمان لێتە کاک بارزان. ماجد لەگەڵماندایە لە هەولێرەوە فەرموو کاک ماجد. ئەو کاتت باش هەموو کاتێکت کاک ماجد. کاکە دەستخۆشی بەڕنامەکە لێ دەکەین. زۆر سپاس. بەڕاستی بەخۆت زۆر جوانن گوت بەڵگەت هەیە تایچێک دەڵێ لە زیێ پێ تەزویرات دەکات دەبێ بەڵگەی هەبێ. ئەمە تەنانەت لۆ سەرنجڕاکێشانی خەڵکە بەڕاستی دەدات لە پێناو سەر تەزویرە بکرێ. مەسەلەیەکە بەلێەوە عەرز ئەوە کەس انتخابات بێتن سندوق بێتن ئەوەی زەماوەری جێترا هەنجی دیار دەبێت. طعن بەیەکتری وڵات دەسەڵاتوە بەڕاستی شتی بێ بنەمەوە بێ بەڵگا ئەنی زۆر نەخۆشەمە خۆمان یەکتری بریندار بکەین. خۆش زوان قسەت کرد گوتت بەڵگە با بێنن ئەو کەسەی دەڵێ کە بەڵێ تەزویرات دەدۆک دەکەی لەولی دەکەی کاکە بە بەڵگە بێنن ئیثباتی بکەن ئەو کاتە ئینسان قسە دەکات لەسەر بنەمای ئینسان قەت قسە نەکات. ئەوە نیشانەوەیە کە لە ترچی دۆڕان کە دەدۆڕێن بە تایبەتەوە بچون دەدۆڕێن لە هەڵبژار دەکەن بۆیە دائیمان ئەو قسانە دەکەن وڵات بەڵام لەگەڵ ئەوەشدا کاک ماجد ئەو پرسە دیارە وەکو نەبوونی بەڵگەی قسەمان لەسەر کرد بەڵام ئێمە کاتی زیاتر دەدەینێ بە وەڵامدانەوە. کاک ماجد سەبارەت بە زیادبوونی ژماری دەنگدەران لە پارێزگای هەولێر و دهۆک لە ئێستادا ئەو پەرلەمانتارانی کە داوای پێکەیان لێژنە دەکەن و بەڵگەیان پێیە لەسەر ئەوەی کە ژمارەی دەنگدەران زیادیان کردووە لە دوو پارێزگایە. سەبارەت بەمە پێت وایە ئەمە تا چەند کاریگەری دەبێت لەسەر پرۆسی هەڵبژاردن کە تا ئێستا یەکلایی نەکراوەتەوە کە ئەم بەڵگانە ڕاستن یان دروست نین و چارەسەر نەکراوە ئەگەر کێشش بێت. کەس لەگەڵ ئەوەی دانیە کە تەزویرە بێتن و دەنگ زیاد کرێ بە بەلاش بەڵام بە حەقیقەت ئەو تەناوان تەواشەکردنی خەڵکە بڕواتە بیت شتێک ئەساس لەوەی گۆڕینیە خۆم ڕاستی پێ بڵێم خۆم خەڵکیەوە منتقم کە کارم هەمووی لەوەیە هیچ ئەو شتە ئەساسێکی نییە. یعنی ئەگەر بزانم لایەنێک تەزویراتی کە وەڵی بە خۆم دەنگ بەو لایەنە نادەم. بەڵێ کاک ماجد واقعتە بێوەوانیە تەنانەتەوە هیچ ئینسان هەڵبێتن لە ساحەکە لە گۆڕەپانە کوکوباتەوە بە شێوازە دێ بباتەوە. بەڵێ سپاس بۆ کاک ماجد لە هەولێرەوە. کاک ئارام لە سلێمانیەوە لەگەڵماندایە فەرموو کاک ئارام. زۆر سپاس کاک ئارام هەموو کاتێک سپاس دەکەم. وەڵا جوامێ لەسەر هەڵبژاردنەکان کەسپەدان هەڵبژاردنەکان هیچ هەڵبژاردنێ بێ تەزویرات لەوان تەزویراتی بەڵام بۆ دەرەجێژ نییە کە ئۆپۆزیسیۆن و هەندێک پەرلەمانتاریەکەتی باسیەکەن. ئەم لێرە من جوابی برادەرێک بمەوە کاک سامان لە هەولێر کە قسەیەکی کرد باسی پارتی کرد و دیێم سارەیە ئێمە سەرۆک لە پارتی بێنێک بینە پارتی هیچ نەدێکی بێکێتی نییە بێکێتی ئەوەی لەبەرچاو بێ کە لە هەڵبژاردنی پەرلەمانی نۆ کورسیە نابوو پارتی 20 کورسیە ئەیگینایەکێتی نۆ کورسیە نابوو لە کۆڕان لە پێشەوە بوو ئەبێ یەکێتی مەمنونی پارتی بێت هەڵبژاردنەکەی پێشوە دەنگی هەبوو کورسیە بێ نەگاوە لەسەر دژی پارتی بۆ سەرەوە ئەمە لەلایەکەوە لەلایەکی دریشەوە یەکێتی کراندان پەرلەمانەکانی باسی تەزویرات دەکەن هەولێر دۆکە ئای باس لە باش تەزویراتەکانی منطقەی ڕەوانە زۆرانێ بۆ ناکەن کە خەڵکیان لێران و هێنا و ئیمزان پێ بگوت دژی پارتی لەبەرەوە جوان نییە بۆ یەکێتی کاپەیمانی پارتی بەم شێوە قسە بکە چونکە هەموو دنیا قسەکانە بێ یەکێتی قسە بکات چونکە بێ یەکێتی بزانێ کە پارتی هەڵیسانەوە جەنابی سەرۆک بارزانی یەکێتی بەرزکردەوە ژنا یەکێتی ڕووخا بوو. سپاس بۆ کاک ئارام لە سلێمانی. ساڵح لە بەحرکەوە لەگەڵماندایە سڵاو لێبێ کاک ساڵح فەرموو. باش زۆر سپاس دەکەین کاک ساڵح. بەڕاستی ئەنجامدانی هەڵبژاردن لە وڵاتەکەماندا لە کوردستان نیشانەی ئەوەیە کە وڵاتەکەمان بەرەو دیموکراتی هەنگاوی زۆر باشینەوە کە گەشت حەزبوڵانەکان دەتوانن بە ئازادی و بێ هیچ ڕێگریەک دەتوان بڵێن بەشداری لەم پرۆسە دیموکراسیە بکەن. ئەمەش دەگەڕێتەوە بۆ سیاسەتی حەکیمانەی بەڕێز جەنابی سەرۆک بارزانی کە وای کردووە کوردستانی ئازیزمان بگات بەم ئاستە سەبارەت بە ئەنجامدانی ساختەکاری و چۆنیەتی نێشتنی و ئەم دیاردەیە هەموو وڵایەک دەتوانن بەڵگەکانیان بخەنەرەوە کە چ تەزویە کراوە و چ ساختەکاری کراوە. خۆیدا ئەمەی کە بەم دوایە ئەس نازەم 39 ئەندام پەرلەمان ئەوە ئەلەساس کە بۆ ئەوە ساختەکاری هەیە ئەی بۆ ئەگەر ئەم مەسەلە ڕاستە ئەی بۆ باسی قەڵات دزە ئەناکەن دیارە خەڵکی کوردستان ئەم شتانە نابینێ بەڵام ئەوانە سپاس بۆ بەشداریکردنی کاک ساڵح. شۆڕش لە ڕانیەوە فەرموو کاک شۆڕش.
السلام عليكم شلون باشي؟ زۆر سپاس دەکەین کاگە شۆڕش فەرموو بەڵێ خۆشی بەنەوەزۆنەکە لێ دەکەم سپاس دەکەم بەڵێ بێزیان دەکەم حەز دەکەم ئێستا جێڕای لێمون بەڵێ پەیامەکەی جەنابی سەرۆکی کوردستان بن بەڵێ بەڕاستی ئێستا ئەلو کاک شۆن جێبێتم گوێم لێتە کاک شۆڕش بەڵێ گوێم لێتە بە باشی کاک شۆڕش بەداخەوە دیارە گوێ لە دەنگمان نەبوو جیڤارە لەگەڵماندایە لە کەلارەوە سڵاو لێبێ کاک جیڤارە فەرموو کاکە شوانە باشی زۆر سپاس کاک جیڤارە کاکە بە بۆچووری من بە هەردوو وڵاتی هندستان و وڵاتی چین هاوپەیمانی تێکێک بهێنن بەشداریەک بکەن لە هەڵبژاردنێکە کە پارتی دیموکراتی کوردستانی تیابێت زۆر بە دڵنیایی و زۆر بەبێت و دڵی پارتی دیموکراتی کوردستان لە هەردوو وڵات دەباتەوە کە نیوەی زەوی پێگەیەن ئەمە شتێکە ئینکاری لێ ناکرێت لەبەرەوە پیشەیان ئەوەیە پیشەی پارتی ئەوەیە ئێستا باشترین نمونە و 15 کورسیەک کە تەجویری کردو هەر لە ئێستاەوە بۆی کاک جیڤارە با بەو شێوێت تۆمەت نەخێنە پاڵ هیچ لایەنێکی سیاسی و بتوانین لەسەر ئەم پرۆسەیە قسە بکەین کە زۆر گرنگە و لەسەر ئەوەی کە تا چەند چی بکرێت بۆ ئەوەی بەبێ کێشە بەڕێوە بچێت نەک ئەوەی کە لایەنێک تۆمەتبارکەوە خۆ دەزانی کە ڕەنگە ببێتە ئەوەی کە کەسانێک تر وەڵامێکی وابدەنەوە کە بەرنامەکە ئاراستەی قسەکردن لەسەر تەورەکە بگۆڕێت کاکە شوانە چەند کاتەکەشم ڕۆژ بەسمە بەستی من تۆمەت نییە مەبەستی تر شتێکە حەقاتە و شتەکان بەڕوونی ئەڵێن کاکە لە سەرەتای لە ناوچوونی خۆیانان بۆی ئەمان سپاس بۆ کاک جیڤارە لە سەر فۆری کۆمەڵایەتی فەیسبوک هێرۆ ئیبراهیم نووسیوێتی پێویستە کۆمسیۆنی باڵای سەربەخۆ بژاردنەکان پلانێکی باش دابنێت بۆ نەهێشتنی تەزویر و بێلایەنی خۆی بپارێزێت و چاودێرانی نێودوڵەتی ئامادە بن لە کاتی هەڵبژاردنەکان وەلایەنەکان پابەند بن بە ڕێنمایەکان و دوورکەونەوە لە تەزویر مەسعود گۆران نووسیوێتی ئەمیشە دەنگدان بۆ ئەوەیە کە خزمە گوزارەکان بەڕێوە بچێت چونکە ڕێگەی ڕوفیا بەردەڕەش 2 ساڵە ئیشی لێ نەکراوە بەڵام ئێستا نزیکی هەڵبژاردنە ئیشەکان دەستی پێکردووە دڵشاد سەباح نووسیوێتی تەنها ڕێگەری بکرێت لە تەزویر و ساختەکردن چونکە لە ڕابردوودا تەزویر کراوە بەتابەتی لە سنووری پارێزگای هەولێر دوهۆک بە هیوام ئەم جارە تەزویر نەکرێت بۆ ئەوەی گشت لایەنەکان بە دیاریکراوی داواکارم لە هاوڵاتیان بەگشتی بەرەو سندوقەکانی دەنگدان بچن بۆ ڕێگریکردن لە تەزویرکردن ئەمە تێبینی دڵشاد سەباح بوو ئەحمەد لەگەڵماندایە لە بازیانەوە سڵاو لێبێ کاک ئەحمەد فەرموو کاک ئەحمەد لە بازیانەوە بەداخەوە پەیوەندەکەی ئامادە نییە هیوا لە ئاکرێەوە فەرموو کاک هیوا کاک شۆن ئێوەرە بۆش ئێوەرەت باش کاک هیوا فەرموو دەستخۆشیەوەرەکە دەکەم زۆر سپاس دەکەین پێشەکیە من دەستخۆشی لە جەنابی سەرۆک بارزانانی دەکەم بۆ ئەم پەیامە زۆر گرنگە بۆ پەرلەمان بەڵێ سەبارەت بەو برادەرە جیڤارە نازانم چییە دەلێت پارتی تەزویر دەکات نازانم چی من پێی دەڵێم خەوتووە با هەڵستیتەوە ئاگۆی لە سیاسەتی ئاگۆی لە گۆڕاپۆنی سیاسەتی کوردستان نییە هەموومان دەزانی پارتی حزبی یەکەمە لە کوردستان و بۆ زووتری لەنگری هەیە لە کوردستان بێگومان بێشک دەزانین پارتی یەکەم دەبیتن جا ئەو لەوانە ئۆپۆزیسیۆنە هیچیان پێچ نابیتن کومەر دەخەنە پاڵ پارتی تەزویر دەکات پارتی ئەوە ئێستا 29 پارلەمانتەر 29 چەندە دەڵێن تەزویر کراوە لە دەوەری بۆدینا نازاندە و هیچی ڕاستێک قسە نییە تەزویر نییە و دروستیە بەڵێ سپاس بۆ کاگیوا لە ئاکرێەوە سپاس بۆ پەیوەندەکەت فەرمان لە هەولێرەوە فەرموو کاک فەرمان دەستخۆشی بەرنامەکە لێکەم ئەو دوو جارش پەیوەندی بکەم سامان نەک فەرمان داوای لێبوردنش لێکەم ئەوڵی تەزویراتەوە ئەوە بەڵگەکان مەوجودە لە پەرلەمانە بۆیە پەیوەندی پێ مەوجودە کردنسی عراقی تەزویر لە پەرلەمانە یەکێتیش هاتە پاڵەوە پۆستیان کەوا ڕزمیادەی زیاددەرانە پەرلەمانی ئەمڕۆ قسەی لە سەرەکرێ و تەزویراتانی لێکراوە بەنسبەت ئەو برادەرە شەوتی یەکێتی 9 کورسی یەکێتی برا بەڕێزەکەم 29 کورسی هەیە بە بەڵگەوە پارتیش یەکێتی هەڵوەسانەوە کە ئێمە هەموومان نەزانین کاک مەگوڵ سەدا حوسێن دەستیوێکی ئاباڵیسان کاک سامان ئێمە لەم بەرنامەدا وەک پێشتر بە کاک جیڤاران بۆت کە لە کەلارەوە پەیوەندی کرد من ئاماژەم بۆدا کە ڕەخنەگرتن لە لایەنەکانیش سەبارەت بە هەڵبژاردن بە شێوەیەک نەبێت کەوا بێت کە
لێدوانەکانی ئێوە یاخۆ قسەکانی ئێوە توندی لێ بکەوێتەوە ئێمە ئەم بەرنامەیە تەنها مەبەستی ئەوەیە کە سەرنجەکانی ئێوە بە ئازادانە لەسەر پرۆسیەکی گرنگ بێکە پرۆسی هەڵبژاردنە لەم هەرێمەدا بەڵام وانە بێ کە لایەنەکان تۆمەتبار بکەین و ببێتە هۆی ئەوەی کە ئەم بەرنامەی ئاراستە بکرێت و دژی لایەنێک بێت تەنها و لەگەڵ لایەنێکی تر بێ ئەم بەرنامەیە دیارە لە سەرەتای دەستپێکردنی بەرنامەکەشەوە ئاماژەم بۆ کرد کە لە ئێستادا هەموو لایەنە سیاسەکان بە لایەنەکانی دەسەڵات و ئۆپۆزیسیۆنیشەوە هەندێک لێدوانی تند هەیە ڕەنگە ئەم لێدوانانە وای کرد بێت کە لە ئێستادا ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان بەتایبەتی لەم بەرنامەیەدا کە پەیوەندی دەکەن جۆرێک لە گرژی هەبێت لە قسەکانیانە و ئەمە وا دەکات کە ئێمە نتوانین سەرنج و بۆچوونەکانی ئێوە بەباشی بگەێنین. من پێشتر ناوی ناهێنم کەسێک لە بەڕێزانەی کە پەیوەندیکە ڕەنگە ڕخنێکیش لە خۆم بگیرێکە پێشەوەی کاتەکەی تەواو بێ بە زووی من کۆتاییم بە پەیوەندەکەی هێنا چونکە ئەمزانی کە قسەکانی ڕەنگە قسەیەکی تێدا بێت کە لە کۆتایی قسەکانیدا تەشیر بکە بەلایەنێک بەڵام ئەوە تا هەندێک جار لەبەر ئەو ئازادەیە کە فراهەم کراوە بۆ پەیوەندەکان ووا نەبێت کە سنووردار بێ بۆ هەموو کەسێک بێ ئێمە کەوتونێتە حاڵەتی ئاوەوە کە کەسێک تەشیر بەلایەنەکان بکە. هیوادارم قسەکانمان بابەتیانە بێت و خزمەت بە پرۆسەیەکی گرنگ بگەینێت کە پرۆسی هەڵبژاردنە لە هەرێمی کوردستان. بەڕێزان سەبارەت بە تەورەکە لە سەرتۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک شەهریار سلێمانی نووسێتی سڵاو هیوادارم هەموو جارێک ئەم تێبینیەکانی من ناخوێنەوە دیارە هەندێک جار پەیوەندی بە زۆری تێبینەکانەوە هەیە بۆیە لەبەر کاتی بەرنامەکەش فریان ناکەوین. دەڵێت سەرۆکی هەمیشە پێشمەرگە ئەویش وەکو پێشمەرگەکانی تر بەرگەی بەشی دانەوەی قەرزەکانی ناکات و لە کرێچیە دەژی و لە پێشەوەی شەڕەکانی هەرێمە. هەروەها ئەرسەبارەت بە تەوەرەکە شاسوار هەولێری نووسێتی هیچی وایەک نییە هەڵبژاردن بۆ شێوێ بێ لە کوردستان و هەندێک تێبینی نووسیوە کە دەچێتە چوارچێوی تەشیرەوە. دڵشاد میرە نووسێتی ئێمەی کورد دەبێت چاو لە وڵاتانی دراوسێ بکەین چۆن بەبێ موشکیلە هەڵبژاردن دەکەن. وەڵا بەڕێزان عەلی لەگەڵماندایە لە سێ سادقەوە فەرموو کاک عەلی. کاتتان باش؟ هەموو کاتێکت باش کاک عەلی. کاکشوان وەڵام پێشنیارێکم هەیە بۆ هەموو لایەنەکان ئۆپۆزیسیۆن و هەم دەسەڵاتیش لیژنەی ناوخۆیی دروست بکەن لە هەموو قەزا و ناحێ و شار و شارچکەکان. ئەو لیژنانە دادوەرێکی بەڕێزی پێشکەوتووی بێلایەن سەرپەرشتی بکات بۆ ئەوەی هەر شتێک بڵین هەر شتێکی نایاسایی تۆ بەردەستیان یا هەوەیەک بوو کە خاوەنی نەبوو زانیان ئەم هەوێ مردووە یان هیچ کەسێکی ترە لە دەرەوەیە یا هەر کەسێکە کە خاوەنی نییە دەست بگرن بەسەر یا و نەیاڵم دەنگدا. ئەمە یەک. دوو چاودێرێکی گەورەی نێودەوڵەتی بێتە ناو شاری هەولێر کەش هەولێر زۆر گرنگە بە تایبەتی هەولێر بۆ ئەوەی کاری خراپ ساختە بڵین لە هەولێرا نەکرێت و ئێمەش وەکو وڵاتانی تر هەڵبژاردنەکەمان بێخەوش دەچێت. سێهەم ئەو دەنگانەی کە بڵێن ئێستا ئەڵێن 180,000 دەنگ ئامادە کراوە ئەوە ساغ بکرێتەوە یەکلایی بکرێتەوە ئایا ڕاستە یان درۆیە؟ سپاس بۆ کاک عەلی ڕەفیق لە هەولێرەوە فەرموو کاک ڕەفیق. بەداخەوە پەیوەندی کاک ڕەفیق بسرا. بەڵێ بەڕێزان هەر سەبارەت بە تەوەرەکە ئەیاد عەلی لە سەرتۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک نووسیوێتی بۆ ڕێگرتن لە تەزویر لە کاتی هەڵبژاردنەکان پێویستە بە پەنجەمۆری ئەلکترۆنی هاوڵاتی دەنگی خۆی بدات ئەگینا بە هەر شێوەیەکی تر بێت ئەوە بە دڵنیاییەوە تەزویر ئەنجام دەدرێت چونکە لە سنووری پارێزگای هەولێر دۆهۆک خەڵک ئامادەکراوە بۆ تەزویر بۆ نمونە کەسێک مردووە لەسەر هەویەکەی مردوەکە وێنەی کەسێکی تر دادرێت نازانم ئەم قسانە دیارە دەکرێت و ڕەخنەکان هەن بەڵام ئێمە لە سەرەتای بەرنامەکە ئاماژەمان بۆ دەکە هەر قسەیە کە لە ئێستا دەکراوە ئەوانەی کە دەنگۆن ئێمەوەکو خۆی وتمانە دەنگۆیە بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەو گومانانی کە هەن یاخود ئەو بەڵگانەی کە هەن سەبارەت بە زیادبوونی ژماری دەنگدەران لە پارێزگای هەولێر دۆهۆک لە ئێستادا کێشەیەکی چارەسەر نەکراوە تا ئێستا ماوەتەوە و لەو بارەیەوە 39 پەرلەمانتاری کوردستان داوایان کردووە لە سەرۆکاتی پەرلەمان کە لیژنەیەک پێک بێنرێت بۆ چارەسەرکردنی ئەو کێشەیە. بەڕێزان بەردەوامی لە وەرگرتنی پەیوەندەکانتان بە شێوەیەکی ئازادانە پاش ئەم ناوەڕە. دووبارە سڵاتان لێ بە بەڕێزان بەردەوامین لە وەرگرتنی پەیوەندەکانتان. هەرێز لە سلێمانیەوە سڵاو لێ بێ کاک هەرێز فەرموو. کاتە باش کاکسوان هەموو کاتێکت باش زۆر سپاس دەکەین. دەستخۆشی بەرنامەکە لێ یەکەم. زۆر سپاس کاک هەرێز.
كافشوان من حزناكم اگر مجال بي في عندكم نبي وتهشيري بيش زانناكم فرمو بلا فرمو ثانيا من وند دلم برشيري فكاني كاغارام دكم لبر اوي من حزناكم بيت سيبكم ثانيا وند بكاك سامان دلم في لسكرزكاني حزبكي برسي بلا اما الهبزاني برلماني بفيزا سن كرسي من هنا بو واكو ساعات ما تشمبو آیا بزانه پارتی کورسەکانی ئاوازیان کورسی خۆیان بوو برای بەڕێزم لە هەڵبژاردننی پەرلەمانی پێشودا 25 کورسی گۆڕان هێنابووی یەکێتی نیشتیمانی کوردستان 9 کورسیە نابوو پارتی بەتەنیا خۆی 50 کورسیە نابوو 20 کورسیا بە یەکێتی بۆ یەکێتی هەڵدێتەوە سکەوە یەکێتی ئەو کاتە یەکێتی بەڕاستی من ئێمە وەکو لایەنگرانی پارتی زۆرمان پێ ناخۆش بکە سەرۆکبارزانانی و کورسیانەیە بێگەری چونکە یەکێتی بەڕاستی وەفا هیچێکی لە بەرچاوەکان نییە وەفا هیچێکی بەرچاو ثاني ئەوە ژنێک یارمەتی بدرێ بەڵێ کاک هەرێز لە هەولێرەوە سپاس بۆ پەیوەندەکەت بەڕێزان هیوادارین دوور نەکەوینەوە لە قسەکردن لەسەر تەوری بەرنامەکە کە تایبەتە بە هەڵبژاردنەکانی داهاتوو چی بکرێ بۆ ئەوەی بەبێ خەوش بەڕێوە بچێت بەڵام هیواداریشن لەگەڵ ئەوەشدا قسەکانی سەرجەم ئەو کەسانی کە بەژایی دەکەن نەچێتە چوارچێوەی پێشبڕکەی هەڵبژاردنەوە هەر کەسێک و لایەنگیری و پشگیری خۆی لە حەزبەکەی خۆی دەرببڕێ ئێمە ڕێزمان لە هەموو لایەنەکان گرتووە ڕێزمان لە بیرروباوەڕی هەموو ئەو کەسانە کردووە کە لایەنگیری حەزبەکان دەکەن بەڵام با قسەکانمان بابەتیانە بێ وەوانە بێ کە من لەبەر ئەوەی لایەنگیری لە حەزبێ دەکەم هێرش دەکەمە سەر حەزبی بەرامبەرم لەم بەرنامەیەدا لەبەر ئەوەی ئەم بەرنامەیە تەنها سوود بە ئێوە دەگەێنێ و قسەکانی ئێوە دەگەێنرێت و هیچ ڕایەکی خۆمان تێکەڵ نەکردووە بەرنامەکە و وابێت ڕەنگە گرنگی بەرنامەکە تەنها ئەو بێت کە بە جوانی قسەکان بکرێ ئەگەر وانە بێ ئەم بەرنامەیە هیچ سوودێکی نابێ و ناشیش دەکرێت بەڕاستی بەرنامەکە. بەڵێ سالار لە پیرمامەوە لەگەڵماندایە فەرموو کاک سالار. ئێوارەتان باش. ئێوارەت باش کاک سالار فەرموو. وەڵام من پێشێک سەر تەوەری بەرنامەکە حەز دەکەم دەستخۆشی لە یەکێتی نیشتیمانی کوردستان بکەم کە سەرۆکی هەرێمی ناکار کرد دەستگیێڕەوە بۆ پەرلەمان. بەڵێ کاک سالار سەبارەت بە تەوەری بەرنامەکە. بەڵێ سەبارەت بە تەوەری بەرنامەکەش چی بوو کرد دیارە ئەو برادرانی باسی تەزویر و گومانیان هەیە لەسەر تەزویر و تەزویرکردن و نەکردن تاکە خۆڵسین و پەرلەمانتارە شتیان بەو ئامارە بەستووە کە وەزارەتی پلاندانان کە وەزیرەکەی پارتیە تەقدیمی کردووە و ڕایگەیاندووە ئەو ئامارەش کە دەستگای ئاماری هەرێم ڕایگەیاندووە هەر کەسێک بخوێنێت و دەزانێت کە زیاتر لە 180,000 دەنگی گومان لێکراو هەیە کە ئەمە نیشانەیە بۆ تەزویر ئەم دادرانی پەرلەمان هەر لە خۆیانەوە یاداشتە نەنووسیوە وەزیری پلاندانان و وەزارەتەکەی و دەستگای ئاماری هەرێم بەڕستی ئەو داتایان ڕایگەیاندووە کە پێوە دیارە 180,000 دەنگ زیاتر تەزویرە. ئێوارەتان باش و هەرکەوتووکن. زۆر سپاس دەکەین کۆچەر لە زاخۆوە سڵاو لێ بێ فەرموو. زۆر سپاس دەکەین کا کۆچەر گوێمان لێتە فەرموو. بله سلام و رز سبارت برنامه تا برا کاچا دنگ زیادی نافچا پارزگاه دو که از دو که ولی از بشم چراتی بو چندینن دو امد بیشن اگر لقطی دنگدان دا اگر ملائکت کام به سر صندوق دنگدان اپوزیسیون به شوی باور بم دنگدان دیگه پیش بود پێتوایە بۆ ئاوایە کا کۆچەر بۆ بەم شێوەیە کە ئەگەر ئەنجامی هەڵبژاردنەکان هەر شێوەیەک بێ پێتوایە ئۆپۆزیسیۆن باوەڕی پێ نییە. ئەگەر ئۆپۆزیسیۆن ئەسانە نەکەن چی داڵێن بە خەڵک چی بە خەڵکدان دووەم هیچ کەسی ناتوانێت سەختەکاری لە بکات چونکە چاودێری بیانی لە کوردستان هەیە زیاتر لە 20 دەوڵەت چاودێری هەڵبژاردنی کوردستان دەکەن. سەختەکردن پەردەیەکی جیهانیە لە هەموو دنیا هەیە بەڵام لە کوردستان پێم وایە بە شێوەیەکی سپاس بۆ بەشداریکردنی کا کۆچەر لە زاخۆوە هەڤاڵ لە ڕۆمادیەوە پارێزگای ئەنبارەوە زۆر سپاس دەکەین کاک هەڤاڵ. ڕێز و سەڵام بۆ بەرنامە دەکەم. سپاس کاک هەڤاڵ. بەڵێ ئێمە وەڵڵای ئێمە لە لیوهاشتین دەوام دەکەین. بەڵێ ئێمە دەخوازین علاجێک لێمان بکەن یعنی ئایا چەند ساڵە ئێمە کەوتینە ڕۆمادی وەقتی لە میسر بووین ئێمە پێشمەرگە بوومان ئێستا بەناوی حەرەسوەتە ئێستا ئێمە هاتینە جێت یعنی کەسی نمایە لیوای کوردابین و کاخڕی بینە عەرەب سەرنجێدا ئێستا تهدید لێمان دەکەن نەخۆشی بۆمان چێ دەکەن یعنی مەدەنینە ڕۆژ نینە 20 نەفەر 30 نەفەر جندی کوف نێلی
إيستا حاليا نقل بنا بوماناتيا إما يحاول كل يسار فقيحات بولاية شديدة. هذا يقدرين علاج البومان كان هكي علاج البومان كان وكلوا بازا شوي. سپاس بۆ کاگەڤاڵ حەمەشوان لە سلێمانی و لەگەڵ مادایە سڵاو لێ بێ فەربوو. زۆر سپاس دەکەین. باشی سپاس دەکەم فەربوو. سلامویە. کاکشوان حەز دەکەم من شتێ ڕوونکەمەوە بۆت. بەڵێ. وەڵای هێشتا خۆی هەڵبژاردن نەکراوە هیچ نەکراوە. یعنی هیچ شتێک نەکراوە ئەو خەڵکانە هەر لە خوان و گومان دروستەکەن لە هەولێر وایە و لە دۆک وایە و لە ڕانیە وایە و لە کوێ وایە. ئینسان ئەبێ پێشەوەی بەڵگەی هەبێ شتێک هەبێ سەر بۆ نمونە ئەو سینۆ پەرلەمانتارانەی کە وتیان وەزیری پلاندانان لە کوردستان تیڤی ڕوونی کردەوە شتان هیچ بەڵگەی نییە کە ئەوان خستویان دەبەر چاو. ئەمە یەک. دووەمیش خواگەرەوە بێ لە انتخابەکانی پێشووە نە سلێمانی چەندین سروق هەری دۆی گۆڕان بوو کە ئەمە ئەگەر وابێت بۆ لە فکێمانیش هەر تەزیوراتەکە کراوە. بەڵام ئێمە بێجارێ کە ئێمە کوردستانێکمانەیە کوردستانەکەمان جارێ هێشتا هەر هێشتا هیچمان بۆ نەکراوە با ئینتیخاباتێ بکرێ بۆ تەزیورات و شتوانش خەڵکە زانێت کێ تەزیورەکە. تەوان لە وڵاتەکە خۆمە وڵاتی نییە کە بەو جۆرەی کە تۆ بڵێیت تەزیورەکە تەزیر بۆ جۆرە ناکرێت دیار بێت. بەڵێ. زۆر سپاس بۆ پەیوەندەکەت. مەحموود لە سلێمانیەوە فەرموو کاک مەحموود. هەموو کاتێکت کاک مەحموود بەڵێ فەرموو گوێمان لێتە. بەڵێ وەڵای بەڵێ بکەن لە ناو هەڵبژاردن تکایە کاک مەحموود کاتی زیاتر دەدەینە بۆ قسەکردن بەڵام ئەگەر دەنگی تەلەڤیزیۆنەکە کەسکەی بۆ ئەوەی بە باشی گوێمان لە دەنگت بێ. بەڵێ بەداخەوە هیوادارین بتوانێت بەشداری کاتەوە کاک مەحموود لە سلێمانی. ڕەئوف لە سلێمانیەوە فەرموو کاک ڕەئوف. باش براکەم. زۆر سپاس هەموو کاتێکت باش. هەڵبژاردن و ئەم شتانەیە کە مەسەلەی نیشتیمانیە ئەکەوێتە سەر ویجدانی کەسەکان. من هەڵم حەز دەکەم خەڵکی کوردستان باش بزانێ ئەو کەسێک کە تەزویر ئەکات ئەو کەسێک کە ئەو کات واتە دزی ئەکات لە سەرجەم خەڵکی کوردستان لە مناڵی هەتی و لە بێوەژن لە فەقیر لە هەژار دڵنیاکانەکەم بەرپرسی وڵات بە هیچ جۆرە دەسۆزی میلەت نییە. هەچی کاتێک زۆران بواتە وڵاتیان بەجێ سۆ ڕایان کردووە. ئەوە لە بەرچاوی هەمومانە. ئەوە سوێکی ئامان لە بەرچاوی چۆنێکێتی ڕایکرد چۆن پارتی ڕایکرد. کاک ڕەئوف با نەچین لەسەر هەندێک ڕوودا و کە پێوەست نییە بەتەوەرەکە. ئێمە لەسەر هەڵبژاردننی داهاتوو قسە دەکەین با قسەکانمان بابەتیانە بن و نەبێت ئەوەی دژی هەندێک کەس بێت کە ڕەنگە چوارچێوەی بەرنامەکەش بەو شێوێنە بێت کە ئێمە بشینە سەر هەندێک تەوەرەوە کە پەیوەندی بە ئێستاوە نەبێت. تکایە هەڵبژاردنەکە با خەڵک تەزویر نەکات. خەڵک بۆ تەزویر دەکات. یعنی خەڵک تەزویر بۆ چی بکات؟ خەڵک تەزویر بۆ نەکات کە باوەڕێن بە خەڵک نێوخۆیان کە کاتە زۆران بۆ هەڕاکەن. مەقسەمەوەیە نامی ژەڵم با خەڵک دزی نەکات. دزی لەو میلەتە هەژار. بەڵێ. سپاس بۆ کاک ڕەئوف لە سلێمانی. جاسم لە هەولێرەوە فەرموو کاک جاسم. ئێوەرە باش بەڕێزم. ئێوەرەت باش کاک جاسم فەرموو. بەڕێزم هەڵبژاردنەی ئێمە لە داهاتوو ئێمەمە خەڵکی کوردستانین. ئەومانە معلوماتەمان هەیە. کەسمانە بۆ پێچکەولاتی غەریبە بین یا لە مەریخەوە. منداڵ گەورە بچووک هەمووی دەزانێ هەڵبژاردنەکانە لەلایەن حیزبی دەسەڵاتەوە تەزویرات دەکرێت بڵێن دەڵێ. ئەوە شتی گومانی نییە. من لە هەولێر لە ساڵی 2009 ناسیاوی خۆم زیاتر لە دەدەنجیدا بۆ سەرۆکی هەرێم لەلایەن ناوچەوە بە یەک وەرەقە دۆلار. بەڵگەشمان هەیە هەموو خەڵکەوە دەزانێ وەزەکە کۆ بەس هیوادارم ئەو جارە ئەو سەدوبار نەبێتەوە لەبەر خەڵک ئەو جارە وشیار بووە. هیوادار مە سەدوبار نەبێتەوە و زۆر پاک و نەزیف بەڕێوە بچێت. سپاس بۆ کاک جاسم لە هەولێرەوە. سپاس بۆ پەیوەندەکەت. سیروان لە سلێمانیەوە فەرموو کاک سیروان. مرحبا لێبێ گیانەکەم. مرحبا کاک سیروان فەرموو. بەڵێ دڵەکەی منی سەلامەت بین. جا ئێمە بەرەو انتخابات بچین بەم شێوە بێت هەموو کەسیان لێ بۆ شێوە بتۆقە لە هەڵبژاردنەکان و دەستی تۆمەت بۆ ڕاکێشن و هەموو کەسێکی شەزانێ من تقریبا 5 دقیقە سێری بەرنامەکەی تۆکەم بۆ پەیوەندیانەی کە بە کەناڵەکەیەوە بەساو هەموو کەسێکەزانێت کە پارتی تۆدێکی باشێنێت ترجاتر بيوني حزب شيوان دورة حلواني بنوا هر بارتي بيشغل بقولي كردستان وهر كذا مسعود سوريشي كردستان درسه وأوشي بينا خوش با حلوة بيشي بيتو كاك سيروان
سپاس بۆ پەیوەندەکەت. بەڕێزان لە سەر تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک گۆران سەرمەدی نووسیوێتی گۆران سەرمەدی دیارە هەڵبژاردن پیشاندانی دیموکراسیە لە هەموو وڵاتێک بەڵام لای خۆمان تەزویرکاری و غەشکردن و خۆڕەکردنی دەنگە بەداخەوە. هەڵوێست لە هەولێرەوە فەرموو کاک هەڵوێست. دەستخۆش بۆ بەرنامەیە. زۆر سپاس کاک هەڵوێست. بەڕای من ئەگەر هەڵبژاردنێکی باش پاک و بێگەرمانەوێت لە کوردستان لە هەموو بنکەکان بەڕای من لە زیاتی ئەوەی کە مدیری مەکتەبەکان دانان کە ئەغلەبیان سەر بە حزبن ئەوە پارێزەرێک دابنە لەسەر سندوقەکانی دەنگدان لەسەر هەموو بنکەکان. ئەوە یەکەم. دووش حزب زەخت نەکە لە دام و دەستگاکانی ئاسایش و پۆلیس و مرور و پێشمەرگە و ئەوانی خۆیان دەبێت دیتمان باوەڕ بکەیتە من خەڵکی هەولێرم لەو دام و دەستگانێ لە ڕۆژی لادی شۆڕشی گوڵان وەڵڵی چۆین دەڵێمەوە لە هەموو دام و دەستگاکان یەک حەرل مابوو هەرچی دائیرە هەبوو بە زۆر خەڵکیان بردبوو. ئەمجا هیوا سپاس بۆ کاک هەڵوێست لە هەولێرەوە. هەرێم لە هەولێرەوە فەرموو کاک ئێوارەتان باش. زۆر سپاس کاک هەرێم. باش ئەحواڵتان. زۆر سپاس دەکەین. بەڕێز من دەمە هەندێک ڕوونکردنەوە لەسەر قسەی ئەو ڕێزانم بکەم کە باز لە زیادبوونی ڕێژەی دانیشتوان دەکەن لە هەولێر زۆر. بەڵێ. باشە کاتێک کە پەرلەمانتارەکان باس ئەوەیان کە ڕێژەی دانیشتوان زۆر بۆ 1970,000 کەس. ئایا بەڵگەکانیان کات سەنجی محەک لە نێوان پەرلەمانتاران و پەرلەمانتاران و ئەو وەزارەتی لاندانان کۆمیسیۆنی باڵای سەربەخۆ هەڵبژاردنەکانە. سەرۆکی کۆمیسیۆنی باڵا گوتی کاکە نەخێر ڕاست نییە بەڵکو ژمارەی دانیشتوان لە سلێمانی زیاتر بووە لە دۆک هەولێر. ئەی باشە بۆستی کاتێک کە ئەو قسە گۆترا هەموو بێدەنگبوون کەس قسەی نەکرد. دوای خۆ ئەو ناوانە لە کۆمیسیۆن هاتێت لە بەغداوە ناوەکان هاتکە نەک بێن لە هەولێر یاخود وەکدەرەی لە وەزارەت پلاندانان وەزارەتی بازرگانی ناوەکان سوێن دەرێت. یعنی ئەوان هاتە پێویستە ڕوونکردنەوە بە خۆتان ئاماژەوە دەکەن کە ڕێژەی دەنگ زیاد و ئاوا لەس ئاماژە بکەوت کە سەرۆکی کۆمیسیۆنی باڵا بە خۆی وتاریدایە بە خۆی تەفسیردایە کە شتەکە وانە لە سلێمانی. سپاس بۆ کاک هەرێم لە هەولێرەوە دیارە ئێمە ئاماژەشمان بۆدا کە تا ئێستا ئەم پرسە لە پەرلەمانی کوردستاندا کە داوا کراوە لە ژدێک پێک بێنرێت چارەسەر نەکراوە و یەکلایی نەکراوەتەوە. ئێمە ئاماژەمان بۆدا و بڕیاری کۆتاییمان لەسەر ئەوە نەدا و قسەی خۆمان وەکو قسەیەکی کۆتایی لەسەر ئەوە نەبوو کە ئەمە ڕاستە یان ناڕاستە بەڵکو باسمان لەوە کرد کە لە ئێستادا ئەم پرسێکی گرنگەوە چارەسەر نەکراوە بەڵگەش هەیە لەسەر ئەوەی کە زیادی کردووە بەڵام تا ئێستا یەکلایی نەکراوەتەوە کە بەڵگەکان ڕاستن یان ناڕاستن. ئەمە قسەی ئێمە بووە کاک هەرێم. هیوا لە چەمشەماڵەوە فەرموو کاک هیوا. هیوارە باش کاک شوانگیان. زۆر سپاس ئێوارەت باش کاک هیوا. زۆر سپاس بۆی کاک شوانگیان. بەڕای من ئەمە شیوەنی دۆڕانەکەیە ئەم یعنی یانەوە بەس نۆمانی کە تەزویرات کراوە لە هەولێر و کۆمانە یعنی بەس شیوەن و هاوارەی دۆڕانەکەی خۆیان لە 100% دەزانن کە پارتی دیموکراتی کوردستان بمانەوە نەمانوێت زۆرینەی لە کوردستانە یعنی سەودێکی باشە یعنی بەڵام ئەمە بۆی ئەم هاوارەوەرێنە بۆی بانی بە خەڵکی خۆیان بڵێن کاکە نەماوە تەزویری کردووە. ئەجا لێرە من شتێکی کاک شوانگی ئێستا من ئەڵێم تۆ جەنابی کاکشان بکە بۆ نمونە دوو لە ڕێژ. بەڵێ کاک هیوا. بۆ نمونە مەقسەد من ئەڵێم یعنی ئەم کاکشوان پیاو خلافە ئەی باوکەم بەدەستەوە نەبیە. ئەمە هەمووش من بەڕێی من شیوەنی دۆڕانەکەیانە هیچیکە یعنی بمانێ نەمایسە بۆ نمونە لە کوردستانە ئەگەر بتوێن دەتەوێت عشیرەتی یەکەم عشیرەتە لە کوردە بۆ زۆری بمانێ پارتیژی زۆرینەی ئەو حیزبێکە دەسەڵاتدارە و زۆرینەی. سپاس بۆ کاک هیوا لە چەمشەماڵ دوا پەیوەندیمان کاک ڕەنجدەر لە هەولێرەوە فەرموو کاک ڕەنجدەر. کاک شوان. زۆر سپاس دەکەین کاک ڕەنجدەر. بەڕێزی کاک شوان تەبعەت بە دانیشتوانی هەولێر و زیادی کردووە. بەڵێ. کاک شوان بەڕاستی زۆر ڕاستە ئەوەیە. هەموو لایەنە سیاسیەکان کە خۆدەنگن بەس تەنانەت پارتی دیموکراتی کوردستان نەبێت. هەمویان لەسەر پرسی دەستور یعنی ڕێحە دەکەون پارتی نەبێت. بەڕاستی ئەمە بانگەشەی هەڵبژاردنە یعنی هاوارەکانی سووریایە خەڵکیان خڕ کردووە بۆ بانگەشەی هەڵبژاردنەکان کە لەبەرەوەی کە پارێزگای هەولێر و دووڕۆک ببەنەوە. بەڕاستی ئەوەشە خەونە بیبەنەوە ئەم جارە بەڕاستی. بەڵێ کاک ڕەنجدەر سپاس دەکەین لەبەر تەوابوونی کاتی بەرنامەکە زۆر سپاس بۆ پەیوەندەکەت بەڕێزان تا سبێنێ شاد و بەختەوەر بن. ئەو کاتەتان باش لە هەولێری پایتەختەوە.
حەز دەکەم لێرەیە خوێندنەوەی خۆم پێشکەش پێوە بکەم. علاقاتت هەرێمە یانان باشووری گەل پاتێتی علاقاتەکە براسیێن